ڕاستانەکەم سلام کاک دکتۆر تا چەند گرنگە مرۆڤ کە لە ژیانیدایەوە ساڵەکان دەبینێت تێدەپەڕێت هەفتە ئەمە ڕۆژ هەمومانە بە ژمارە سێ نەکات یانی شتێکی ڕۆتینی نەبێت بووی بیر بکاتەوە کە یەک ساڵ تۆ ژیانت تێپەڕی بەڵام گرنگەوەی کە گۆڕانکاری گەورە لە ژیان تا ڕوودات. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى إخوانه من النبيين وآله وأصحابه أجمعين. طبعا إمام عمر كوري عبد العزيز فرمي بيويستا لشوروجك إشكي چونك شوروج لتوا إشكا يعني إما رأس مالو دزمايمان كاتا أم كاتا بيبزانكين شوان سرفيكين بمنفعة دنيا وقيامة مان وبيويستا كسي كصالق لتمنيا الروات هلو يستبكى على ڕێستەیەکی جدی بکات بەڕاستی چونکە بۆ چەند پرسیارێ بکات لە خۆی لە سی دوانزەیە عادەتەن بزانێ ماذا قدم چی پێشکەش کرد و چی کرد لەو ساڵەیە و بەیانی کە ساڵی تازەیە ماذا سيقدم وما هي خطته خطەکەی چییە بۆ ساڵی تازە وە مهمە ئینسان هەموو ساڵە دەفتەرێکی هەبێ هەندێک نووسینی هەبێت بۆ ئەوەی ساڵەکە لە کۆتاییە سەیری بکات ئەوەی باش بێت بیکاتەوە زیادی کە ئەوەی خراپ بێت بای لێ بکات و جارێکە دووبارەی نەکاتەوە نوێبوونەوە زۆر مهمە لە ژیانی ئینسانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حتى لە ئوموری عیباداتە فەرمێتی جەدید و ئیمانەکم ئیمانەکانتان تازە بکەنەوە لە حەدیثێکی کەیە فەرمێت ئیمان وەکو جل ئەشێ بدڕێ پێویستە نوێیکەیتەوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ احرص على ما ينفعك واتە سوور بە لەسەر ئەوەی کە سوودت پێ ئەگەیەنێت ئەبێ حرصت هەبێ لەسەر شتە بە سوودەکان زانایانە فەرموون ئەم فەرمودەیە بۆنی نوێبوونەوەی لێ یەکەین کەواتە ئینسانە بێ نەک هەموو ساڵێک بەڵکو هەموو دقەیەک هەموو کات و ساتێک وەکو نیەت بێ نیەت بەرگەی یەک شتەگرێ حەسەنی بەسری فەرمێ گیرم بەدەست نیەتەوە خواردووە چونکە نیەت بۆ یەک شتە بێت بۆ شتی کە نابێ وەیە بێ وەکو نیەت ئاسا بۆ هەموو شتێک نوێبوونەوە و تازەبوونەوەی خۆی هەبێت و پێویستی بە بەرنامە و خێتەیە أفحسبتم أنما خلقناكم عبثا وأنكم إلينا لا ترجعون فتعالى الله الملك الحق وازان ئێوە هەروە دروستمان کردوون و بۆ لای ئێمە ناگەڕێنەوە فتعالى ئەو شەیەک بەکاردێت یعنی بۆ قسەیەک کە بۆنی کوفری لێبێت یعنی چۆن ئێمە جاریواڵی پەنا بەخوا خوای تعالی فەرمی قسەیەکی زۆر گەورەیە ئەو مەبەستێکی زۆر گەورەیە ئەگەر ئەوە مەبەستان بێت و نیەتتان بێت کەوا بزانی ناگەڕێیتەوە بۆیە ئینسانی مرۆڤایەتی بە عام و مسلمان خصوصا یعنی ئەبێ هەموو کات و ساتێکی بەحساب بکات یەک دقەی لێ نەڕوا ئیلا بە سوود نەبێ و بە مەنفەعەت نەبێ بۆیە ئەو کاتانەی کە هەستەکە فەراغی هەیە ئیشی ئەو دەست پێ کات ئێستا جەناب لێرەیت لەم شوێنە مبارەکەی هەرتا کاتی دیاریکرا و ئەو گرێبەستەی بینی جەنابەت و ئەم شوێنە لە دوای ئەوە ئیشی تۆ دەست پێکات ئەمە ئیسە پارەی لەسەر وەرەگری ئێمە مثلا من لە زانکۆ پارە وەرەگرم بۆیە دوای ئەوە هیچ شتێکم نەکردووە بەڵام مهمە مخلیص بم لە ئیشەکەمە بەس ئەوە ئەجری ئەوەم هەیە ئەمە ئەوی کە ئەجری دنیایی وەرەگرم ئەمەی کەیان لە دوای ئەوە دەست پێکە ئیشی ئێمە بۆیە پێویستە ئینسان چۆکدانەیە بۆ ژیان هەمومان بەیانیان کەینە دەرەوە لە پێناوی چەند شتێکینە دەرەوە یەکەم لە پێناوی ژیانە ئەبێ هەوڵ بیت ژیانێک بەریتە سەر ژیانەکە سەر بەرز بیت و بەڵا بەرز بیت مل بەرز بیت نیەت پاک بیت چاو پاک بی گیرفان پاک بی زمان پاک بی ژیانێک کە پڕ بێ لە ئالێ لؤلؤ و شتی جوان ژیانێک بێت کە هەمیشە بەسمەت دیار بێ پەنجەت دیار بێ جێ پەنجەت دیار بێ و ئیمامی ئەبوو حەنیفە وەفاتی 150 هیجریە هەتا ئێستا فقی حەنەفی ئەخوێنرێ خوا ئەبوو حەنیفە لەژێر خاکایە بەڵام فقەکەی ئیشەکات سیرەی ئیشەکات وشەکانی ئیشەکەن فتواکانی ئیشەکەن بۆ لەبەرەوەی 70 ساڵ ژیە 70 ساڵەکەی بە بەردایەتی بردەسەر بۆیە یەکێ لەوانەی کە لە پێناوی دەرەوە لە ماڵەوە ژیانە دووهەم کە ئینە دەرەوە لەبەر حڕیەت و ئازادیە ئینسان مناڵ کاتێکە ئەچێ بۆ ماڵی مامی زیاتر بۆ ماڵی خاڵی یان بۆ ماڵی خاڵی زیاتر لە ماڵی مامی حڕیەت لێوێ زیاترە بۆیە ئێمەش حڕیەتمان پێویستمان بە حڕیەتە یعنی پێویستمان بەوەیە کە ئەو ئازادیە لە دەست نەدرێت ئازاد بین باشترین پێناسەی ئازادی ئیمامی جورجانی کە فەرمێ ئەوەیە کە ئینسان
ئازاد بێ لە شەهواتی، ئازاد بێ لە ئارەزوەکانی، یعنی کە لە بچە نەدا لە دەستی جاری وایە ئینسان گیرەخوا بەدەست خۆیەوە، گیرەخوا بەدەست خانوویەکاتەوە 6 مانگ تێیە بێ ئەیفرۆشێ و خانوویکە دنیا چێت و ئەوای بۆ بکەیت، جاری وایە خوشکێکی بەڕێزە 2 ساعت لە بەردەم ئاوێ نایە، جاری وایە کوڕێکی بەڕێزە 25 دقە جێڵ لە قژیەیە، ئەمە گیرۆدە بۆ بەدەست خۆیەوە بەڕاستی بۆ ئەو شتانە هەمووی بکرێت، بەڵام سرعات عەسرەکە عەسی سرعاتە پێویست ناکاتەوە ئەوە ئەو کاتە یاخود ئەو هەوا و ئارەزووە و نەچڕ و پڕ بێتەوە یان قاپەشوە جاری وایە لە متبەخۆ بەدەم سیرکردنی گەڕەکەوە قاپەشوە، یعنی جوان پای کردێتەوە هەر قاپەشوە، بۆیە پێویستی بەوەیە پێویست ئینسان پێویستی بەوەیە کە خۆی ئازاد کات لەو هەموو شتە نەفسیە. یەکێ لەوانەیە کە هینە دەرەوە لە پێناویە نەجاحەتە، نەجاحەت نایە لە دەرگای کەس بات، بەڵکو تۆ بێ بچی بەدوایە، ئەگەر نەجاحەت مهم نەبووە خەڵک داوایان ناکرد بە دوای نەئەچوون، بۆیە پێویستە هەموو کات و ساتێکمان هەستکەین بە نەجاحەت و لەم نوقتەیە منەوەسم. نەجاحەت ئەوە نییە کە تۆ شکست بێنی، نەجاحەت ئەوە نییە کە تۆ بکەویت، نەجاحەت ئەوە نییە کە یعنی کاتێکە شکستی خوارەوەزانی ناجحنیت، کاتێکە برسیت بۆ وەزانی ناجحنیت، خۆی نەجاحەت دوای شتی ناڕەحەتیەت 1111 پێناسە بۆ نەجاح بۆ سەرکەوتن هەیە. باشترین پێناسەیان لای من ئەوەیە کە نەجاحەت ئەوەیە کە نوێ بێتەوە، یعنی ئیسە نەجاحبوونی من لەگەڵ جەنابتەوەیە بەنامەیەکی جوان بکەین، دوای ئەوەی کە ئێمە دەرەوە لە بەرنامەکە نەجاحی شتی کە دەست پێیەکە سیاقەتەکەم ناجح بمتیایە، اینجا بچمە ماڵە لەگەڵ مناڵەکەمان، لەگەڵ خێزانە، لەگەڵ برادرە، لەگەڵ نەجاحەت یعنی شتێک قۆناغێک نییە، بەڵکو هەرتا مردن لەگەڵتایە. بۆیە پێویستە ئینسان لە ژیان یەک لیستیتایە ئەو نەبێ هەمووی موبکیاتە، واتە گریان تووشی گریان تەکە، ڕۆژێ برادێک تێ وەفاتەکە، ڕۆژەیەکی تووشی نەخۆشە بیاکی، ڕۆژێ خۆت تووشی نەخۆشیە بێ، ڕۆژێ سلفەکانمان هەمووی بەدەستخوای پەروەردگارە جەل جەلالوهو، جاری وایە بەیانیان کە هەڵەسی لە خەو سەرێشێت ژانە سەرێک گرتوویتی 100 تەلەفۆنەکەی بۆی لێرە خایی بنێن، من لە زانکۆ خایی بنەدرێن، کەواتە پێویستمان بەوەیە کە هەڵکەین لەگەڵ دنیا، هەڵکەین دنیا کاتێککە ئەڵی کەسی ناجح لەگەڵ شتی ناڕەحەتا خۆشە، لەگەڵ کەوتن ناخۆشە، کەوتن کاتێ بێ بە ناخۆشی کە بڵێم ماوەساوەرە بەرزم کەرەوە خۆم بەرزەکەمەوە با خەڵکیش پێم پێ بکەن، مشکلەم نییە، ئەلمیم لەم قۆناغەیە توانیم هەستمەوە ئەو ئیستە پێیەکەنێ، بەڵام قۆناغی داهاتوو من چاوەڕێ ناکەم بەو پێ بکەمەوە، بەس من تەکیدم کە هەندێ ناخۆشی دێتەوە ڕێ و پێکەنی لە بیرە باتەوە، چونکە ژیان متەقەلب، یعنی تەقەلوباتی زۆرتیایە، تەقەلوباتەکانیژی عەهدی ناوە، مەسەلەن 10 ڕۆژ بێ 20 ڕۆژ بێ مانگێ بێ ساڵێ بێ، جاری وایە دەقەل دوای دەقەیە. بۆیە قورئان کاتێک کە باسی عوسرەکات، عسر يعني ناڕەحەتی، إن مع العسر يسرا، ناڵێ بەعد ئەڵێ مع، بۆیە تەفسیرەکەی هەندێ برای ئەزیزم لە تەلەڤیزیۆن گوێم لێ تەفسیری غەڵەتەکەن، ئەڵێن دوای ناڕەحەتی خۆشیە، نە مع لەگەڵ یەتی، دوای نییە، ئەڵێ معیەت یعنی لەگەڵ یەتی. بۆیە ناڕەحەتی عروەی کوڕی زوبێر کاتێکە نەخۆشە بێڵێ لە نوێژا قاچم بڕنەوە، وەڵام لە نوێژا بڕیانەوە و سەلامیایەوە خەڵک هات بۆ لای ئینا لله وئینا ئیلەیهی ڕاجعون، خەفەتمە خۆی شڵا قاچەکە، وتی چی بووە؟ تی وەڵا قاچێ بڕاوەتە، تی بەس ذاتی خۆ ئاگام لێی نەبوو، بەڵام ئەڵێم لئین ئەخەدتە فەقەد ئەعطەیت، ئەگەر برتەوە هێشتا ماوە 4 لاکمەوە بیستیانم ماوە، بەزنەوە ئەی دوان بڕۆشتایە چیمە کرد، دانەیەکی ڕۆشتووە، فبۆیە ئینسانە بێ هەڵکا لەگەڵ مەسەلەکانە، و هەموو کەسێک، هەموو فەردێک، هەموو صاحب ریسالەیەک، هەموو صاحب پەیامێک ئەسڵ وایە هەموو کات و ساتەکانی بە محاسبەی خۆی بیباتە سەر، تۆ واز لە قیامەت بێنە، واز لە حساب و کتابی قیامەتی بێنە، بەڵام تۆ لە دنیایەکە ژیت پڕ لە جەنجاڵی و ناخۆشی و کەسانێک هەن چاوەڕێی شکستی تۆوەکەن، کەسانێکن چاوەڕێی ناڕەحەتی تۆوەکەن، کەسانێکن حەزەکەن جەناب ناجح نەبی، کەسانێکن ئیتر ئەنواع و ئەشکال، چونکە خەڵکەکە ئەو نەزۆرە هەموو شتێکی تایە ئەبێ ئاوا بێ عنی مەسەلەکان. بۆیە پێویستمان بەوەیە کە ئینسان ڕۆحێکی زیندوی هەبێ، ناخێکی زیندوی هەبێ، ئەگەر بە سپێتیش ڕوتێکە، بەڵام ناخی بەقەوت بێ، دڵت بەقەوت بێ، بەرگەشتەکان بگری، توانی مقاومە بکەی، مواجهەی خەڵک بکەیت، ئەو تەقەبولی هەموو شتێ بکەیت، تەقەبول جیا لەگەڵ قبولکردن، تەقەبول و قبول، تەقەبول چییە؟ ئەوەیە کە جاری وایە پیاوێکی زۆر زەخمی قەڵەوی 200 کیلۆیی پێ عیب نییە چێتە ناو خەڵک، خۆ تەقەبولی قەڵەوی خۆی کردووە مەردە، بەڵام قبول مەکە ئاوا بمێنەرەوە پارێز بکە وردە تەقەبولی خۆمەکەم، بەس قبول ناکەم لە حاڵەتێکا بمێنمەوە، بۆیە تەقەبولی خۆمەکەم بە هەموو کیانەی کە خوا پێی بەخشیوم، بە هەموو جەستە و دەموچاو و ڕوخسارەی کە خوا پێی بەخشیوم، و مواجهەی خەڵکی پێیەکەم،
وقبوليش ناكم لجهلاب مينمو قبوليش ناكم لراحتي مينمو قبوليش ناكم بفارم قبوليش ناكم بأوهم قبوليش ناكم شتي خراب مرحلة قناق من نبي صالح أنا بزانم أم تمني من يسق تمني بوب مثلا 6 سال جاء لك القناغي بيستيها هم قناغي احترام تقديري خوي هي بيركن ما نبي جابي لقل بيش لقل بارا بيركن أم جار بويا بيستا هم سري صالك بزاني كين شن كذبوا بزاوا بو شت يعني جابوا ولا مالي باقي شن كتشوي كردوا شن بياو بو بباوا جورا شن من البالغ بوا شيد بدا زيناوا وشي بدا سينيت وشي تماشى شيكي لەگەڵ ئەوە جا هەمووی هەوڵ بە ئەو شتانی کە چاوەڕێیەکەیت و بەتەمایتی تۆزێ بانی هێنی بێ من عاجباتی لە برایەکی لە تەلەڤیزیۆنەڵێ لە ماوەی ساڵێکا قورئان لەبەرەکەم لە ماوەی ساڵێکا 1000 حەدیث ئەوە جایز نییەوە چۆنە پێشتیوە چۆنە بێ بۆچی بەسێکی کێ پێوتویت کێ یەخەی گرتویت دوایی تۆ چ زمانێک ئەدەی تۆ لە ساڵێکا قورئان لەبەرکەی مەسەلەن دوایی بۆ ئەم ڕاوڕاوێنە یعنی بۆچی تێمە عەبدوڵای کوڕی عومەر لە بە 10 ساڵ سوورەتی بەقەرەی لەبەر کردووە بۆ ساڵێ بۆ دەبەریەکە یعنی کێ ئەمەی لە تۆ ویستووە بۆیە ئەمانە هیچی شەرعی نییە لەناو سەحابەیان نەبوو من عاجباتیم لێ ئیسا بۆ مسابقە هەندێشت ئەو مسابقانە شەرعی نین جایز نین مسابقە ئەبێ لە ناخی خۆما بێت و لەسەر حسابی تۆ نەبێ مسابقە ئەوەیە لە ناخی خۆما ئەم مسابقەیە ئیعلانەکەم بێ ئەوەی کەس بزانێ لە هەمان کاتە لەسەر حسابی گیرفانی تۆ نەبێ لەسەر حسابی ملی تۆ نەبێ لەسەر حسابی شەهامەت و غیرەت و ئینسانیتی تۆ نەبێ خۆم هەوڵ بەم ئەم شتە ئیعازێکی نەفسی بێ داخلی بێ بتوانم بگەم هۆسا دیار ئەگەر ئینسانەکانم گۆڕینی بەروارە گۆڕینی ساڵەوەکو مناسبەیە وەربگرن بۆ ئەوەی کە گۆڕانکاریە لە ژیانیان بکەن یاخود گرنگیەکانی ژیانیان ڕێک بخەنەوە بەڕای جەنابێ ئەکرێ ئینسانە لە ساڵی تازەیە چۆن ئەولەویەتەکانی حیاتی خۆی ڕێک بخاتەوە وەڵای خۆی ئەولەویەت یەکێکە لە شتە گرنگەکان کە ئەوێ ئینسان ئاگای لێبێ وە زانانی سەردەم پێیان تۆ فیقی ئەولەویات ئەبێ ئەم فیقە هەوڵ بین بزانین کوامەی باشە پێشی ئەوی کێخین لە هەمان کاتە زۆر خراپە لە یەک کاتە تۆ دووشت بکەیت سێشت بکەیت چوارشت بکەیت ئەمە ئەگەر زانیت توانایەکی ڕەهات هەیە ئەمە بکە قەیناکە بەڵام لە ناخی خۆتا زمانی ئەوە بدەیت کە هیچ لەم دوو سێشتە ون ناکە بۆیە باشترین شت زانایان ئەڵێن یەک شت ئەنجام بە بەڵام ئەو شتە بزانە پێش چ شتێک ئەخرێت يعني تۆ لە دوو شتێک کابرا سەرەتانی تو سەرێشەیژێتی معقولە من جارێ بچم تیماری سەرێشەکەی بکەم كاكا إذا بيك جرحين داوي الموجعك عرب واله أجر دوبرين هبي داوي الموجعك أو هيك زياد لحد هزار بيجيني جارب شو بدم أو بويا أولويات مهمة بو إنسان وخاصة بو كسي بيعم دار بو كسي جنج بو كسي كبير بيبقى وتيبقى ف جدولك دروس دكات إنسان جاري أو جدوله من واي باش زان جدولك هر جدولي حقيقي به يعني نوسين لسر ورقة هاي جدولك لضلياتي لناخياتي خوي ترتيبيكات خوا أو إمكانيتي بيدعوا يعني أو جوازية بويا جدول دروسكات بزاني أولويات لهمو بواركاني جيانا يعني أولويات هي لعباداتها أولويات هي لإيش كدنا أولويات هي لإيشي ناو مالا أولويات إيسا بيعوا وتوكرني هي وبيلا بويا كرني هي زاني كواميان زياتر قميصك زياتر هنا بيلاوكات واني برويكي بيابيني مثلا او اتواني تمشي بكي بويا هو البيت خوت امكانياتي خوت وعقله جيري خوت بخيته قر بو بتواني كواما اشتكان ورده بكيت خال بخال هيدي قادمه بويا دروس كراو بوي دانا سركبيت اجا جاريوات سيشوار قادمه بيك وبري هم خوتي لا كبي معرضي جبو كوتنيان بو دابزينش ويا هيدي سركوا واولويات بدبا اشتكانت يعني حتى علاقات بيونديا كان خزماتي ودوستاياتي أولويتي بدري مثلا بونمونا يعني جاري وهي صلة الرحمة كي وصلت جنازة كي إن جاري وهي دو مال هي هر دو مال تنشتيك ومالي براكات ومالي باوك غير أولويات هي ويا أما من بيها هموشتك أولويتي تياه حتى أنا خواردن زانان علماء علمي اجتماع أو نوردن لنا خواردن سر سفرية على أولويات بده نان خواردني فواكه وميوة يعني زانایان جوازیان نەدەی من بەطوطاڵێ کاتێکە 4-5 میوە هەبوو 1 میوە بخۆ بەڵام ئەگەر زۆر حەزی لێکرد لە ئەخیرا ئەگەر فڵچەی دەمودانە نەبووی من القەیمە فەرمی با سێوێک بێ بۆی قەپی پیاکەی دیانەکانیش بابنەوە بۆیە ئەولەویەت لە هەموو شتێکە هەیە لە هەموو بابەتێکە لە نەزافەتە
لە خۆ پاکوتەمیزی ڕاگرتنا لە هەموو شتێکا بڵێ تەلەبە و خوێندکار ئەولەویەت من ئاجبێتیم لێ بەیانی ئیمتیحانی دەرسەکەی منی هەیە شەو لە ماڵی پوریەتی شەو لە گەشتە شەو لە سالمە شەو ئەخر تۆ سەر سەختی بەدبەخت بەیانی ئیمتیحانە هەیە برادەرەکانی هەمووی پێشەکەون لە چلەکە سیگنۆێنن تۆ ژەبێ خۆمان بە زۆر بەرەو بیستی بەرین بۆیە هەموو جارێڵم سوال ئەنواعە سوال هەرەوە نییە دەستپانکەیتەوە پارە بەڵکو سوالی دەرەجەیش هەیە سوالی سۆزیش هەیە هیوایە سوالی سۆزی هەیە هەچ کچێ بڵێ مەرحەبا وەڵێ مەراحب فەم سوالانە بەڕاستی ئەبێ هەوڵ بین ئاگامان لێبێ ئەولەویەت لە ژیانمانە خۆتۆیەکی مهم و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەگەر سەیری سیرەیەکی هەموو ژیانی ئەولەویەت بوو زۆر باش مامۆستا زۆر جار زۆرینی مرۆڤ بەم شێوازە ئەژی کە هەل لە واهێنایەتی ئیشەکات ئەگەڕێتەوە ماڵە دووبارە بانێچێتەوە ئیشەکات ڕۆتین ینی هەمووی بۆتە ڕۆتین یانی بۆ ڤیددیۆکەمی لە سۆشال میدیا پیاک سەرینەکەی لێرە بوو خەوت بوو نووسرا و 2022 سەرینەکەی خستەوە ئەو لە نووسرا و 2023 خەوتەوە ینی ئەمە پێ ناوێنین چی ئایا ئەمە سەرەکەی لە ژیان ئایا بەم بەردەوامی بوونە بەم ڕۆتیناتە چی بەسەر ژیانی ئەهێنێت وڵای مامۆستا ڕۆتین قاتیلە ڕۆتین ئەتکوژەیە مەسەلەن پێغەمبەری خوا کاتێکە چوو بۆ مزگەوت لەو لاوە لە ڕێکەوە هاتووە بۆی ڕۆتین نەیگیری عەلەیهی سەڵاتو وسەلام بۆیە ڕۆتین حتا لە هێلکە خواردنە ئەبێ ڕۆتین نەبێ هەر هەموو ڕۆژێ بیکەیتە ڕۆژێ بە شتێکی تێکەڵ کە ڕۆژێ بە کوڵاوی بیخۆ ڕۆتین قاتیلە ئەڵێن ڕۆتین و فەراغ برای یەکن خۆی ئەوە فەراغی هەیە ڕۆتین بۆ دروستە بێ یان ئەوە فێری ڕۆتین بووە فەراغەکانی بەوە پڕکاتەوە زایان جاری وایە ئەڵێن فەراغ بکرێتەوە چێ بە ڕۆتین پڕێکاتەوە مەسەلەن ئەڵێن کاکە فەراغەکانە پڕکەوە بەشتی بە سوودەشێ داهێنیشە لەسەر فەیسبوک ئەوە ڕۆتینە ئەوە قاتیلە ئەوە خراپە ئێمە تەلەڤیزیۆنێکم لە زانکۆ کچێک بووتی 14 ساعت لەسەر فەیسبوکم 14 ساعت یعنی 14 ساعت بەڕاستی پیرم لێ کردەوە ئەوە نازانی چۆن تعزیی بۆ دانی ئەو خوێندکارە بەڕاستی پێویستی بە تعزیە پێویستی بە 4 تەکبیری جەنازەی نوێژی جەنازەی لەسەر بکەی چونکە هیچ کەسێ عمری 6 ساڵ بێ ڕۆژانە 8 ساعت بخەوێت دەتەوێت 20 ساڵ لەخوا بردێتێ سەر هیچ کەسێ 24ەکە 6 تەقسیم 3 کرێ 20ەکە کەواتە ڕۆتین ئەبێ هەوڵ بین بیگۆڕین نەیەڵین چونکە بەردەوام لە نوێبوونەوە دژی ڕۆتینە بۆ ئەڵێن نوێبوونەوە جدد حياتك جدد دراستك جدد بڕۆ خوێنە بڕۆ دەورە ببینە ئێستا جاری وایە دەورە ئێمە دەورەکەینەوە تەلەبەیەت 150,000 200,000 ئەڵێ مامۆستا شتە زەمانە کورە هەر وجود لە دەورەکەیە نوێبوونەوەیە بەس وجود بەس هیچ تێنەگەی بیتە دەورەکەەوە بۆ خۆت ژیانێکی باش نوێبوونەوە عکسی یعنی دژی چییە دژی ڕۆتینە ڕۆتین زانایان ئەڵێن باشترین حاڵەت بۆ ڕۆتین ئەوەیە کە تێبگەی لە وجودی خۆت لە ناخی خۆت ئاشنایی لەگەڵ خۆتا دروستکەی هەچ کەسێ ئاشنایی دروستکە لەگەڵ خۆیاوە بوو بە ڕەفیقی خۆی ئیسە من چەند کەسم من خۆم و خۆمم هەر خۆم نیم دوو کەسم چکە خۆمم قورئان بۆ خۆمە خوێنم خۆمم لە حەمامە گۆرانی بۆ خۆم ئەڵێم ئەها خۆم و خۆم ئەمێ خۆم ئیستیمتاع بە خۆم بە سەوتی خۆمەوە بکەم کەواتە خۆت و خۆتی ئەوە خۆتی چێژ لە خواردن ئەبینی کەواتە خۆت و خۆت ببن بە هاوڕێ ڕۆتی نامێنێ بۆ لە بەرەوەی چی بەدەمیەوە خۆت بناسە خۆی بناسێ ئەو کەسە جارجار شێ خۆی داوت کە ئیسا ئێمە نانەخۆین لە دەرەوە بەس بەنیەتی داوت نییە خۆت داوت کە وڵێ ئەم نیوەڕۆ خۆم داوەتەکەم شوێنێکی جوان شوێن خواردنێکی باش ئەگەر لەفەیەکی فەلافلیش بێ بەس بە شەهیەتی جیاوازەوەی خۆم والله ئەو نەجوان ئاوە سادەکە خۆم بابیا لەکەلەم بۆی تەمەتوع و چێژی لێ ببینم اینجا کە خۆت ناسی و معرفەتی لەگەڵ خۆتە اینجا ئیتیمام بە خۆتە ئیتیمام دەموچاوتە ئیتیمام جدەکەتەی ئیتیمام بە پاکوتەمیزی ئیتیمام بە سەقافەت و جانیبی علمی ئەدەیت بۆیە مهمترین خاڵ ئەوەیە کە ئینسان خۆی بناسێ تۆ دوو نەفەری اینجا ئەم دوو نەفەرە ئەبێ ئاشنا بێ لەگەڵ فەراغێکی ڕۆحی هەیە بە سوا تێریەکە ئێمە 4 فەراغی بە تێریکەین فەراغی عەقلی بە عیلم فەراغی مەعیدە بە خواردن فەراغی شەهوەت بە زەواج فەراغی ڕۆحیمان ماوە فەراغی ڕۆحی بە هیچ شتێ پڕ نابێت توی لە بەخوارە بۆیە ئەوروپا فەراغی ڕۆحیانەیە بەچی پڕیەکەنەوە بە شتیکە بە مەلەزاتیکە هەفتەکە هەمووی ئیشەکە بۆ یەکشەمە ئەچێ هەمووی داهانێتەوە ئێمە ڕۆحین مادەین ئەوان هەر مادەن هەموو ئەوروپا بگەڕێکە چێنیە دەسە بگیرە چایەکە بۆ بکڕێ بەڵام ئێمە ئیسا خوشکێک لەوێ یەکێ حاوحەیەکی لێ بکەن سەڵ گەنجێنە جواب لەسەری ئەمە ئێمە ڕۆح و مادەین فبۆیە ئەم جانیبە ڕۆحیەی خۆمان لە دەست نەدەین زۆر شتمان بۆ گەڕێتەوە یەکێ لەوانی بۆمان نەگەڕێتەوە ئەوەیە کە ڕۆتین دروست نابێت بۆشە بۆ نوێژی جەماعەت هەیە لەبەر ڕۆتین نوێژی جەماعەت خۆ هەر ڕۆتینە بەڵام وجوهی تازە ئەبینی
خوێندنەوەی تازە گوێ لێیە ماوەزان بابەتی ڕۆحی بۆ نمونە ینی کەم هەبوو بە خۆشمان زۆر جار تەنها ڕۆژێک تەرخانکەی بۆی کە بیر بکەین و لە دەسەڵاتی خۆی گەورە لە بەگە لە ڕەمەزانانە زۆر جار ئەومان ینی کرد بێ لە کاتی لە هەموو شتێک لە هەموو ئەو نعمەتانێک کە بە ئێمەی بەخشیوە کە زۆر جار بەقەدر چەندین عیبادەت گرنگە ئەی زۆر جار ڕۆحیەتێک بە شێوازێ ئاسوودە بێ کاتێکە بیر لە دەسەڵاتی خۆی گەورە بیر لە هەموو ئەو نعمەت و لە هەموو ئەو باشانێکە پێشکەشی کردووی ئەین بڕوا تەواوی ئەو ساڵی ژیانت بە ئاسوودەی تی ئەپەڕێت خۆی ئینسان ئەو نەسیفەتی بێوەفایی زاڵ بۆ بەسەریا هەموو شتێکی بیر بردوێتەوە صفەتی بێوەفایی زۆر مشکلەیە بۆیە پێغەمبەری خوا ڕەبتی کردووە لەگەڵ بێدینیە کەسێک کە وەفای نەبێ دینی نابێت بۆیە گەورەترین وەفا لەگەڵ خوای نوێژکردن نییە گەورەترین لەگەڵ خوای ڕۆژوگرتن نییە یعنی ئەم عیبادات چوارەکە نیە بێ لە شەهادەت پێنج ڕوکنەکە بڵێن باشترین وەفا لەگەڵ خوایە ئەوەیە خودی ناخ لە لەحەزاتە خوای بیرکەوێتەوە خوا ڕقی لە زیناکەر و عارەخۆر نییە ڕقی لەو کەسەیە دوای عارەخۆرەکە خواردنەکە دەڵێ خوای فریام کەوت داوای لێبوردنی لێەکە بەس حەزی بەو کەسەیە دوایەوە وتی داوای لێبوردنەکە دەڵێ بەسەر چاو لێو خۆش بوو چکە من غێری تۆکە شک نابم من هەموو شتێکم بۆ تۆ موسەخەر کردووە بۆیە پێویستە ئینسان لە لەحەزاتە جاری وا هەیە بۆیە پێغەمبەری خوا فەرمێ زۆر باسی زیکری مردن بکەن چکە ئەوەی زیکری مردن بکە زیکری خواکە ئەوەی زیکری مردنی کرد مەعسیەت ناکات تاوان ناکات قەتڵ ناکات زینا ناکات عەرەق ناخواتەوە سەر پێچی ناکات خەتی سوور تێپەڕ ناکات ئاگای لە دنیا بێ ئاگای لە ژینە بێ ئاگای لە قیامەتە بێ ئاگای لە باوکی بێ ئاگای لە دایکە بێ ئاگای لە گیرفانیە بێ گیرفانی ئەزانێت چۆن سەرفیەکە پارە ئەزانێت چۆن زۆر مهمە بۆیە ئەم فەراغە ڕۆحیە کاتێکە پڕیەکەی تۆ بەخوا هەموو ڕۆتینات دەکۆڕێ ڕۆتینی نامێنێ ئەو کەسەی کە ڕۆتینی قەناعەتی بێ خۆیژی لەدەزاوە هەر ئیسەت ئیحسائیە بکەن ئەوەی کە لە ڕۆتیناژی باشە تۆ ئەو هەموو فەراغەیە بۆ قورئان ناخوێنی ئەو هەموو فەراغی ئەڵێ مامۆستا چاوم فرمێسکەکە چاوم ناتوانم ئێ باشە زیکرکە شکرکە استیغفارکە ئێ باشە دەست بێنە بەسەریم بێ باوکێکە وتی دڵم قەسوەتی هەیە دڵم ڕقە سەحابەکە تی ئاوا دەسێ بێنە بەسەر مناڵێکیەتی وە بێ باوکە ئیسە تۆ نوێژەکەی لەزەتی لێ نابینی بەس بڕۆ 10,000 بەرە بۆ بێوژنێک والله العظیم ئەو ڕۆژە بە هەمووی سەعادەت ئەژیت سیرەکە بۆ لە بەروی نوێژەکەمان بۆ بە ڕۆتین نوێژی آخر نوێژ ئەبێت لە ڕۆتین دەرچێت چۆن لە ڕۆتین دەرەچێت ئەبێ لە نوێژا بیرکەینەوە ئەو سایانون لە نوێژە هەر لە نوێژا بێ بیرکەیتەوە کاتێک کە تاوانێکم کردووە چوم ئاەتی تاوانە خوێنم لە نوێژەکە کاتێک کە ئیشێکم هەیە کاتە ئەچم ئاەتی وەضحا خوێنم باسی کاتەکە والعەصر باسی کاتەکە بۆیە ئێمە ئینسان جیایە لەگەڵ ئینسان مرۆڤ جیایە لەگەڵ مرۆڤ بوون ئێمە زۆربەمان مرۆڤین مرۆڤ بوون جیایە مرۆڤ بوون مەواقیفە و هەموو جارێ وتومە لەم پەیامی جەنابیشتانەوە ئەم قسەیەم کردو دووبارەیەکەم ئیسا ڕستمێکی شێر هەڵواسە هەمووان سەیریەکەین ئەی شێر لێەوە بێتە ژوورۆ قەناعەت کەس لەم شوێنە نامێنێت کەوتی بەڵام کەواتە سوورەی شێر جیایە لەگەڵ حەقیقەتی شێرە ئینسانی جیایە لەگەڵ سوورەتی ئینسانە زۆربەمان بووین بە سوورەی ئینسان سوورەی مرۆڤ بۆیە پێویستە ئەم ڕۆتینە نەمێنێ ئەم ڕۆتینەی سەعات دەی بەیانی و هەشتی بەیانی و نۆ بەیانی هەڵسان لە خەو مێش و مەگەز هەڵمانە سێنێ لەسەر بە 9 ساعت خەوتی ئیسە جاری وا هەیە ئەو نەتێر خەو بووە هەم سانە خەوێت و 12 ساعت 13 ساعت دەخەوێتەوە ئەگی ناخەوە من خەڵکە ناسم 4 ساعت دەخەوێت خەڵکە ناسم 6 ساعت دەخەوێت تێر خەوی ژەبێت بۆیە پێویستە ئینسان ڕۆتین نەیەڵێ زاڵ بێ بەسەریا چکە ئەفەوتێ پێ ناگا بە قەزەمی ئەمێنێتەوە باڵا بەرز نابێ هیچ منفعەتێکی نابێ هیچ کەسێ نایناسێ گەڕێکێکی 20 ماڵی یەک ماڵ 20 ساڵە لەو ماڵایە کەسی نایناسێ کەسی نازانێ کێیە کوڕی کێیە لەکوێوە هاتووە بۆیە ئەم شتانە ئەومان پێڵن کە ئینسان ئەبێ جیاواز بیرکاتەوە و جیاواز بێ و هیچ کات کەس نابێ بە قودوە بۆ من و هیچ کات سەیری ئەوە ناکەم لە من بەرزترە ئەم نەزڕەیە با بگۆڕین لە تەلەڤیزیۆن گوێم لێ وەڵا سەیری ئەوە مەکە کە لە تۆ بەرزترە سەیری ئەوە بکە کە لە تۆ خوارد نەخێرەوە غەڵەتە نە سەیری ئەوە ئەکەم لە من بەرزترە نە سەیری ئەوەش ئەکەم لە خواردنەوە چکە هەمومان میسالین دووبارە نابینەوە ئەوەی لە خواردنەوە خۆی حەزی کردووە بێ من لەسەر ئەوم غرور نامگرێت کە لەسەر ئەوم بەس حەزەکەم بگەمە ئاستی ئەوی کەیش بۆیە هەمومان میسالین هەر یەکە بە شێوازێ خەڵکراوە کەسیشمان دووبارە نابینەوە کەسمان ئیستیزار نابین کەسمان کۆپی تەقلید خراپە چاولێکەری خراپە من چاو لە جەناب بکەم زۆر خراپە نەوەکو تۆ ئەیێنم یعنی بیژمێ طبق الأصل وەک تۆ نەیێنم ئەمە یەک دووهەم ئەو بەرەیە کە بە تۆ دراوە ئەو جوانی بە تۆ دراوە ئەو باڵایی بە تۆ دراوە بەس بۆ تۆ جوانە من بە شێوازێکی جوانم
قسەکردنی وایە خۆی ناسکە کاتەوە خۆی وەک ئەوی کێلیەکە خۆی وەک ئەم لیەکە لە ڕۆژنا تەقلیدەکە لە تەوقەکردنا خەڵک گوێم لەوە حەزەکەم وەک فڵان تەوقە بکەم ئەمە نەخۆشیە برا ئەمەی فریای خۆکەوی ئەمە نەفسیان تەعبانی زۆر تۆ پێویستی بەوەی یعنی تۆ ببرەی بەسووترین کات لە خەسخانە بخەوێنرەی خەسخانی نەفسی چونکە تۆ فولی لە نەخۆشی نەفسیە پێویستە ئینسان ڕازی بێ بەوەی کە خوا پێیداوە و تەتەوری پێ بکە و جوانتر چاکتر پاکتر گەورەتر بیرکردنەوە مامەڵاکردنم هەنگاونانم ئەمانە هەر هەمووی ئەبێ ڕەچاوی کەین بۆی ژیانێکی خۆشمان